منك قطابيك زور خوش حالم كا أمرك زنجي صالح خويندني إنه لدرا زور خوش حالم كا هاتومة قطاب خانو بتابتي سباس ما مساكانش دكم كا أمرو هم دبونا لنا هم قيرانة كا كردستان قردوتا سرايا همو مشكلانش بلا درجة قطاب خانة كاني برؤية ما قطابي كردوتا سوێن بەخوای گەورە بە خاکی کوردستان بە خوێنی شەهیدان قوتابیانی خۆشەویست وەک مامۆستایانی ئەو دەفەرێ و ئەو قوتابخانەیە ئەوە جەنابتان بینیوتانەکە ئێمە حزۆرمان هەبووە و وەکو دەستپێکی دەوام وەکو یەکەم ڕۆژی دەوام التیزام بووینە بەو داوامکردنەیە بەڵام بەو مانایە نییە کە ئێمە کێشەمان نەبی و ئێمەش ڕووی داواکاری خۆمان ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستان نەکەین بەو هەموو کەم و کوڕیانەی کە سەبارەت بە یا بڵین بەو ئاریشانەی کە سەبارەت بە مامۆستایان هەیە. ئەمڕۆ کەشۆک هەموو ساڵێک ئەمە بە بۆمبۆنەیەوە کە ڕۆژزیانی بە ساڵات چۆنە لەگەڵ بە ساڵات چۆکانی خۆمان دانیشتین و پێکەوە کۆبووینەوە و پیرۆزباییمان کرد و ئاهەنگێکی بچووکمان بەهەر بۆ خۆمان ناو کۆمەڵگەمان بەسەر برد. هەمومان دەزانم کە داهێنێری دوێنێ بوونی هەر کەسە لە بەجێری بواری خۆی لە ئێش و کاری خۆی هەموویمان دیبوون و خەبا دیتە ئەزێ لەگەر هەندێکی ئەوڕۆ مەسەن کەتە چێشەوە گرفت و مەسەن دەکەتەخانەی بەسەرچان هەندێکیە تا لە مارێژمە مەسەرەن لە ژیانێکی ناخۆشدا دەبە پێم و تکەم لە ئەوە لەوانە ئەوەی کە نەما زبتن نەفسیان هەبی سەورت حملیان هەبیتن هەموو شتێک بە کەیفی بە ساڵەسیان بە کەیفی من نابیتن دنیا شەرهای خۆشی و نەخۆشیە. پیرۆزبایی لە هەموو ساڵە سوانەکانەکەم چونکە ئەوان بوون چەند گەنجانێکیان پێگەیاند. ئێستش من شاعرم و ئاوازدانەریشم گۆرانیەک و شعرێکتان بۆ پێشکەشەکەم بۆ هەموو بە ساڵات سوان. گیانە پێم بڵێ بۆچی داماوی ئەو دڵت دەرهێنام دەست خوێناوی بەم چاوە جوانە بەو سینەپانە بۆچی تۆ لە من دەگری بەهانە ڕۆژێک بەخۆشی نادەی جەوابم بێسووت و گوناه دەدەی عەزابم. پێشکەشی زارۆکێن شەهیدان کرینە هەروەسا دەبێژی خەڵاتی و هەروەسا ئەبێ ئاهەنگێداش دەکەژی هر سر حزوان زارۆکە مەعەف مخەیەمە دەڕن بۆ ماوەی چەند ڕۆژە ئەو حەزاوان هەدەتێدا بێدا بجه ئیناندر vê mixeyemê de gelek dewletê cûracûr hat nevekirin bo van zaroya û evrûkê jî roja dawiya ji vê mixeyemê ew jî dê harîkariyeka madî jî ser van zaro de beşî rêxirawa kompanya Efo û Fecr el Bedî ji ser van zaroya da beş kirdin. Vê harîkariye bu 120 malbatên şehîd er sinûrê parêzgeha dihoke. چه جهن سازی بن یان کنوکه هند بینن جگرا هندک مروفانا تشتکی هر پیروز بی اوان حزر هند داکیریه کوان زاروکا اد جورکا خم و خیال دا جورکا پر جلکت رشو